بە گرد و تەپۆڵکە و ڕوکنی شەقامەکانی شارەکانی هەرێمەوە بۆ مۆڵ و مارکێت و ڤێلا و کەشتی بازرگانی و کەشتی گەشتیاری و بار لە بەریتانیا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی عەرەبی. لە دوای گەڕانەوەی 4 پەرلەمانتاری کورد لە ئەوروپاوە ئاشکرابوونی سەروەت و سامانی زۆرێک لە بەرپرسانی هەرێم بووەتە باس و خواسی خەڵک. پەیام لەم راپۆرتەدا شێوازی برنەدەرەوەی پارە و موچەی خەڵکی هەرێم لەلایەن بەرپرسانی حیزبی و حکومیەوە لە ڕێگەی بانکە ئەهلیەکانەوە بۆ ئەوروپا و ئەمریکا ئاشکرا دەکات. قەیرانی دارایی کە لە ساڵی 2014 لەدایک بوو هەر لە هەمان ساڵدا بانقی مرکزی بە ئاشکرا 51 ملیار و 718 میلیۆن دلار دەفرۆشرێت بە بانقەکان کە بانقی ئەهلی هەولێر 4 ملیار و 484 میلیۆن دلار وەک یەکەمین بانقی عێراقی و زۆرترین دۆلار دەکرێت. بانکی هەرێم بۆ بازرگانی و وەبەرهێنان 3 ملیار و 783 میلیۆن دلار دەکرێت کەچی لەگەڵ دەستپێکی قەیرانی دارایی لەم ساڵەدا وەبەرهێنان لە هەرێم ڕووی لە پاشەکشە کردووە. بانکی ئاشور 2 ملیار و 493 میلیۆن دلار دەکرێت. لە کاتێکدا لە ساڵی 2013 بانکی هەولێر 1 ملیار و 188 میلیۆن دلاری کڕیوە و بانکی هەرێم 2 ملیار و 87 میلیۆن دلاری کڕیوە و بانکی ئاشور 1 ملیار و 398 میلیۆن دلار. لە ساڵی 2006 تا ساڵی 2014 312 ملیار و 750 میلیۆن دلار لە بانقی ناوەندی عێراق فرۆشراوەتە بانقەکانی عێراق و لەو بڕێژ لە ڕێگەی 128165 حواڵەی ساختەوە 209 میلیارد دلار براوەتە دەرەوە و ناشزانرێت چۆن براوەتە دەرەوە و کێ بردوویەتی کە لەو بڕێژ 33 ملیار و 619 میلیۆن دلار لە بانقی هەولێرەوە و 1 ملیار و 916 میلیۆن دلار لە بانقی کوردستان و 9 ملیار و 196 میلیۆن لە بانقی ئاشور و 6 ملیار و 343 میلیۆن دلار لە بانقی شەرق الأوسط و 1 ملیار و 283 میلیۆن دلار لە بانقی جیهانەوە براوەتە دەرەوە. بردنەدەرەوەی پارەش تەنها بە شێوازێک یاسایی و ڕێگە پێدراوە. ئەویش کاتێک کۆمپانیایەک مەوادی کارەبایی یان بیناسازی یان هەر مەوادێک لە وڵاتانی بیانی دەکرێت بە مەبەستی بە بازاڕکردنی لە هەرێم بە پێی بەڵگەنامەکانی کڕین و گومرگی دەتوانێت ئەو بڕەپارەیە حواڵەی بانقێکی دەرەوە بکات. ئەمە لە کاتێکدایە لە هەرێم نە ئاوەدانی و بازاری پێوە دیارە و نە پارە و موچەی هاوڵاتیانیش دیارە. بەڵام لە دوای گەڕانەوەی ئەو پەرلەمانتارانە ئەوە بۆ خەڵکی ئاشکرا بووە کە ئێستا بەدەیان بەرپرس لە هەردوو حزبی دەسەڵات لە ئاستی مەکتەبی سیاسی تا سەرکردایەتی و خوار سەرکردایەتیشیان لە بەریتانیا و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بەشێک لە وڵاتانی عەرەبی بوونەتە خاوەنی شوقە و مۆڵ و مارکێت و چێشتخانە و ڤێلا و ئۆتێل و کەشتی بازرگانی و کەشتی گەشتیاری و پشک لە کۆمپانیا بازرگانەکان و باڕ و مەزرعە جگەلەوەی بەشێکیان بڕەپارێکی خەیاڵیان لە بانقەکانی دەرەوەدا هەیە و تەنها بۆ وەرگرتنی ڕیباکەی قازانجی خەیاڵی دەکەن و خەڵکیش لە هەرێمدا هەواڵی هاتنی چارەکە موچەکەی لێ بووەتە مژدانەی جەژنانە و خۆشترین هەواڵ.